گەندەڵی ئەو دەردەی یاریمی کوردستانە بەشێکی زۆری جونگەکانی دەسەڵات پێوەی گیرۆ دەبووە. ئەو کات کاریگەری نەرێنی و خراپیشی لەسەر کۆمەلگا بەجێهێشتووە. هەوڵەکانیش بۆ بنەبڕکردن و نێشتنی گەندەڵی و بادەردانی سەرۆت و سامانی وڵات لەلایەن شارەزایان و ناوەندە ئاکادیمیەکانەوە بەردەوامن. شارەزایەکیش دەڵێت ئەوەی زیاتر مەترسیە لەسەر چاکسازی لە هەرێمی کوردستان بربەستە سیاسیەکانە. مەترسدارترین ئاسانەکانی بەردەم چاکسازی لە هەرێمی کوردستان پێم وایە ئاسانگە سیاسیەکانن دواتر بێتە کاریگەری و ئابوووریەکان، چونکە ئێمە زەمینەیەکمان هەیە وەکو وەزیری پێشووتری ئەندۆنێزی هەڵاڵە ئێمە ئەگەر بێت و بتوانین بنبڕی گەندەڵی و لە با بڵێن هەدەردانی سامان گشتی بکەین ئەتوانین کە هاوکاری دەرەکیمان پێویست نەبێت. ڕاگرایەتی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی هەڵەبجە لە ڕۆژی ڕاگەیاندنی جارنامەی مافەکانی مرۆڤدا سیمپۆزیۆمێکی لەژێر ناونیشانی گەندەڵی و کاریگەریەکانی لەسەر مافەکانی مرۆڤ ڕەکخست. شارەزایان لەو سیمینارەدا پێیان وابوو گەندەڵی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر مافەکانی مرۆڤ جێدەیەڵێ و دەبێتەوەی نێشتنی متمانەی هاوڵاتیان بۆ دام و دەستگاکانی دەوڵات. اختیلاسە بۆ نمونە سپیکردنەوەی پارێ، بۆ نمونە هەڕەشەکردنە، بۆ نمونە بەکارهێنانی دەسەڵاتی کێ ئەمە شێوازەکانیان کە ئێمە پێویستە بیناسێنین بە تاکەکان کە چۆن کاریگەری لە تاچی کورد کردووە، ینی تاچی کورد تەنها چینەکانی سەرەوە ئەبینێت وە بیر لەوان ناکاتەوە کە لایەنێکێ لە خوارەوە کە ئەم ڕێگەی خۆش کردووە کە ئەم گەندەڵە دروست بێت و ئەم شێوازی ینی گەندەڵکارانە ئەوە بتوان بە شێوازی گشتی ئیش بکەن لە کورد هەرێمی کوردستانە. لە ڕووی یاسایەوە ئەگەر باز لە کاریگەریەکانی گەندەڵی بکەین لەمێتەوەی نەهێشتنی متمانەی هاوڵاتیان بە مؤسساتە قەزایەکانی دەوڵەت لەبەرەوەی سزاکانی دەوڵەت تەنها ئەو کەسانە نەگرێتەوە کە هەژار و بێدەسەڵاتن و کەسانی خاوەن نفوذ و دەسەڵات ناگرێتەوە. ئەگەر لە ڕووی سیاسیەوە باسکەین ئەبێتەوەی نەهێشتن کەم خراپ تەوزیعکردنی خزمەتگوزارەکانی گشتی دەوڵەت لەسەر هاوڵاتیان بەبۆی گشتی زیاتر خاوەن نفوذ و دەسەڵاتەکان ئەگرێتەوە، خزمەتگوزارەکان کەمتر مەنتیقەنشین و هاوڵاتە هەژارەکان ئەگرێتەوە. شارەزایان دەڵێن تەنها چینێکی دیاریکراو لە تەشەناسەندنی گەندەڵی بەرپرس نین، بەڵکو لایەن و چینێکی دیکە لە خوارەوە ڕێگە بۆ فراوانبوونی گەندەڵی خۆش دەکەن. جەختیش دەکەنەوە گەندەڵی دەبێتە هەڵوەشانەوەی سیستەمی حکومڕانی و تێکدانی شیرازی کۆمەڵایەتی، چارەسەر و بنەبڕکردنی ئەم کێشێش لە سەربەخۆی کارکردن و بێلایانی دادگاکان و سەروەری یاسا و جێبەجێکردنی بێ جیاوازی دەبێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.